دوای ماوەیەکی زۆر وەستان و چاوەڕوانی یاریزانان و ڕاهێنەران و یانەکان جارێکی تر هیوایە گەڕایەوە نێو یاریگاکان بە دەستپێکردنەوەی خول و پاڵەوانێتەکان یانەی بابان کە بە نزیکەی ساڵێک دەبێت بە هۆی بەهێزی ئاست و توانایانەوە لە تیپی میلیۆ بۆتەیانە یەکەم هەنگاوی دەستپێکردنی بەشداریکردنی لە خول و پاڵەوانێتی پاڵاوتنی یانەکانی پلەدووی عێراق دەبێت. دوای ئەوەی کە بڕیاری بوون بەیانەی لێدرا بە خۆشحاڵیەوە کۆمەڵێک یاریزانی تازە دەرکەوتووی لاو لە تیپە میلیەکانەوە هاتنە ناو یانی وەرشی بابان بە ستافێکی کارامەی باشی خۆبەخشوە بە کۆمەڵێک ڕایەنەری باشەوە هاتینە پێشەوە بۆ ئەوی کە یانی وەرشی بابان هەنگاو بە هەنگاو بەرەو پێشەوە بەرین دوای کە فترێکی زۆر مەشق و ڕایەنانمان کرد هاتینە سەر پێی خۆمان هاتینە سەر ڕێچکە ڕاستەکە بەڵام بۆی کۆرۆناوە کە هەموو چالاکیەکان ڕاگیرا ئێمەش یەکێ بووین لەو یانانی کە چالاکیەکانمان ڕاگرت دوای بە خۆشحاڵی و خەرارێک دراکە خولی پلەدووی عێراق پاڵاوتنەکانی دەست پێەکە دوای کۆبوونەوەی سەرۆک و دەستەی داری و کارگەڕیانە بڕیار دراکە ئێمەش بەشدار بین. یاریزانانی یانەکە ڕۆژانە ئامادەکاری و ڕاهێنانی چڕ دەکەن تا بە شێوازێکی بەهێز و تۆکمە بچنە نێو ململانێ و کێبڕچەی پاڵاوتنەکە کە ئەویش پاڵاوتنە بۆ خولی پلەدووی یانەکانی عێراق وەک خۆشیان دەڵێن هیوا و ئامانجیان سەرکەوتنە نەک تەنها بەشداریکردن. تا ڕادەیەکی زۆر یازانکانمە لە ئامادەیەکی باشێکی زۆر باشان ئەدادێکی باشیان هەیە توان بڵێم یازانکانیشمان هەموویان ئاسیان زۆر باشە و تەواویان زۆر باشە لە تەمرینە ئینشاڵڵا بتوانین ئەنجامێکی شایستە و باش بەدەستبێنین. بۆ خولی پلەدووی کوردستان خۆمان ئامادە کردبوو زۆر باش خۆمان ئامادە کردبوو بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا چالاکانمان زۆر دواکەوتن. ئێستاش لە ئاسێکی زۆر باشە بەڵام گرفتێکمان بۆ دەستووە گۆڵچێکمان تووشی پێکان بووە هەوڵدەین بە زووترین کا بتوانین بگەڕێنەوە بۆ یاریگاکان تا بتوانین بە کامل ستاف و ئێمە کامل گۆڵپارێزەکان بەشداری لەو چالاکیە بکەین و بتوانین ئەنجامێکی باش بەدەستبێنین. بابان پێش ئەوەی من یاریکەم بۆ ینی پێشمەرگەی سلێمانی بابان فێرقە شعبی من بووە و دوای ئەوەی بۆ بەنادی من خۆم هاتوومەتەوە بۆ ینی وەرشی بابان لەبەرەوەی من لە بابان دەرکەوتم و لە بابان پێگەیشتم ئەمەش هەموو هەر یاریزانەکە لە یانەکانی ترا بووە بەویستی خۆی گەڕابێتەوە یاخود هەر لە یانەما بێتەوە بگرە زۆرەمان گەڕاوێتەوە بۆ ینی وەرشی بابان کە فێشتر فێرقەی شعبی خۆمان بووە. پاڵاوتنی یانە پلەدووەکانی عێراق وا بڕیارە مانگی نۆ بە دیاریکراوی 15 ئەو مانگە دەست پێ بکات و یاریەکانیش کراوە بە سێ کۆمەڵەوە کە لە شاری سلێمانی هەولێر و بەغداد بەڕێوە دەچن و سەرنجامیش لە هەر کۆمەڵێک دوو یانە سەردەکەوێت بۆ پلەدووی عێراق یانەی بابانیش ململانەی ئەو سەرکەوت نەدەکات. محەممەد حسێن گەلی کوردستان سلێمانی.